241 ساڵ بەسەر دامەزراندنی شاری سلێمانیدا تێدەپەڕێت. ئەو شارەی هەمیشە بە مەڵبەندی ڕۆشنبیری و لانکەی دەیان کەساتی گەورە ناسرا و خەڵکەکەی بە زیندوی و هۆشیاری لە بەرامبەر نادادیدا وەستاونێتەوە. بەڵام لەگەڵ ئەم مێژووە پڕ لە شانازی و سەروەریە هاوڵاتیان دەپرسن ئایا ئەم شارە شایانی ئەم مێژوەیە لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانیەوە؟ شارە شارێکی زینووە، شارێکە شانازی هەموو لایەکە، بۆیە ضرورە وەکو وڵاتانی جیهان کە من چوومەتە هەندێک وڵات ئەو شارە کۆنانەیان کە شارێکی تری مۆدێرنیان دروست کردووە، بەڵام دەستیان نایەوە لە شارە کۆنەکە. خەڵک وەکو مەتحەف ئەچێ سەیری ئەکات بۆ ئەوەی کە ئەو وڵاتیان زیاتر لاخۆشەویست بێت. بە خزمەتی زیاترە ئەچیت بە پێویستی بە خزمەتی زیاترە بە شێوەیەکی سەردەمیانە. سلێمانی پێویستە لەمە دووە لە ڕووی ڕێگەوبانەوە لە ڕووی پێداویستەکانی خزمەتگوزاری کەوکو شارێک پێویستە. کوردستانش بە شێوەیەکی گشتی بە بەراورد لەگەڵ وڵاتەکانی دەوروبەری خۆمانە لە ڕووی کێشەی هاتوچۆ مەسەڵەن کێشەی سیستمی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی کێشەمانەیە. بەڵێ وەکو خەڵکەکەشی وەکو با بڵێن پێویستی شارێک چ پێویستە بۆ شارێک بکرێ، پێویستە بۆ سلێمانیش بکرێ. یعنی سلێمانی جیاواز هەر شارێکی تر هەڵکەوتەی شوێنەکەی شارێکی گەشتیاریشە. یعنی تو بۆ بە هەر دەواازێکی شاری سلێمانی بڕۆیت شوێنێکی گەشتیاریە، بەڵام پێویستە وا بکرێ لە خەڵک ئەم شوێنە گەشتیاریانە بارزتر بکرێ، خزمەتگوزاری بۆ ببرێت لە سەر ئاسی ناوخۆ لە سەر ئاسی دەریشەوە. هاوڵاتیانی سلێمانی بە ئاشکرا دەڵێن کە شارەکەیان لە پەراوێزدایە و خزمەت نەکراوە و پێویستی بە ئاوەدانی و بایەخی زیاترە. ئەم نیگەرانیە لەلایەن بەرپرسانیشەوە پشتڕاست دەکرێتەوە. بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سلێمانی دەڵێت ئەو خزمەتەی کراوە لە ئاست گەورەی ئەم شارەدا نەبووە. ئەماش ئاماژەیەکی ڕوونە بۆ کاریگەریەکانی ناکۆکی سیاسی لەسەر تێکچوونی پرۆسەی ئاوەدانکردنەوە. سلێمانی لە ڕووی خزمەتەوە خزمەت کراوە، لە ڕووی ئاوەدانیەوە گرنگی پێدراوە. نەخێر، ینی وەڵامە بەسیدەکە لە ڕاستی ئەوەیە سلەیمانی توانم بڵێم شوناسی نوێی کوردبوونە، تەمسیلی ڕۆحی زیندوی کوردبوونەکە و من پێم وایە بە ئەندازەی ئەوەی کە شوناسی نوێی کوردبوونە و تەمسیلی ئەم ڕۆحە گەورەیەکە نەخێر بەداخەوە ڕەنگە هۆکارە سەرەکیەکان پەیوەندی بەوە هەبێت کە سلەیمانی شارێکی زیندووە و هیچ حیزبێکی سیاسیش و هیچ دەسەڵاتێکی سیاسیش حەزی بە شاری زیندوو خەڵکی زیندوو نییە. ئەم ڕەخنانە وەک زەنگێکی ئاگادارکردنەوە لێک دەدرێتەوە کە حکوومەت بە یەک چاو سەیری پارێزگاکان ناکات و لە نێوان ململانەی حیزبیدا سلێمانی بۆ بە قوربانی. هاوڵاتیان دەڵێن ئەرکی لە نەپەیوەندیدارەکانە کە قوربانیدانی ئەم شارە لە ململانەکاندا کۆتایی پێبێن و ئەو ئاوەدانی کە شایانی مێژوەکەیەتی بۆی بگەڕێنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیان، سلێمانی.